ئەنەسی کوڕی مالیکە فەرمێت خاڵم کە حرامی کوڕی ملحام بوو ئەفەرمێ پیاوێکی قارئ بوو هەموو ڕۆژێ لە مزگەوتە قورئانی خوێن و دەرز و دەوری قورئانی ئەخوێن و ئەیوتەوە خەریکی تەفسیر و دەرزوتنەوە بوون وەکو ئێستاکە ئێمە چۆن دڵمان بە خۆمان خۆشە لە خزمەتی قورئانین ئەفەرمێ بە شەو خەریکی خزمەتی قورئان بوون بە ڕۆژ ئاویانە هێنا بۆ مزگەوت و ئەچوون داریانە بڕی ئەیان فرۆشت بەسەر فەقیر و بەسەر ئەهلی سوفە و فەقیەکانی مزگەوتا دابەشیان کرد هەموو ژیانیان ئەڵێ بۆ خوای گەورە بوو هەتا قەومێک هاتن وتی ئەی پێغەمبەری خوا ئێمە موسڵمان بووین و ئەگەر کۆمەڵە سەحابەمان لەگەڵا بنێریت فێری قورئانمان کەن فەرمێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باوەڕی پێکردن حەفتا سەحابەی قاری و مامۆستای قورئانی لەگەڵا ناردن هەموو یەکی یەکی بەڵێ کە ڕۆیشتن لە ڕێگا حادیسەکە پێوتێ بئری مەعونە ئەفەرمێت چواردەوریان گرتن چواردەوری ئەم سەحابانەیان گرت وتیان تەسلیم بن ئینجا تێیان کەوتن ئەوەی کە تەسلیم نەبوو ئەوەی کە تەسلیمیش بوو هەر هەموو سەحابەکانیان شەهید کرد فەرمێ خاڵی من کابرایەکی نامەرد لە پشتەوە شمشێرێکی لێدا خوێن پیشقی کرد لە پێشەوە لە دڵێەوە هاتە دەرەوە بەڵێ کە خوێنەکەی بینی کە شمشێرەکەی بینی لە پێشەوە هاتە دەرێ وتی فزت وەڕەب الکەعبە بەخوای کەعبە سەرکەوتم ئەڵێ کابرای کافر لە پشتەوە نەی ئەزانی یعنی چی ئەوە ئەمرێ و ئەوە ئەکوژرێ هیچ شەکێکی تری بەدەستەوەیە بەسەر منە سەرکەوێت و وا خۆی بەسەرکەوتووە زانێ ئەڵێ ئینجا خوێنەکەی ئیهێنا بەسەر و مل و بە دەم و چاوی خۆیان ئەی فزت وەڕەب الکەعبە ئەمە دەرەجەی شەهیدیە بەرامبەرەکەی تێنە ئەگەیشت ئینجا وتیان ئەی خوای گەورە ئێمە تۆمان بینی وەلێو ڕازی بووین تۆش لە ئێمە ڕازی بووین تو خوا خەبەرەکەمان بگێنە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ پێغەمبەری خوا سەحابەکانی کۆ کردەوە فەرمووی ئەلا ئین ئیخوانەکم قەد قوتیلوا فەرمی براکانتان شەهید بوون وئینەهم لەقەو الله بەدیداری خوای گەورە شاد بوون وتیان خوای گەورە پەیاممان بگێنە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەنا قەد لەقیناک ورضينا عنك ورضيت عنا تخوا پەیامەکەمان بگێنە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە بە خزمەتی تۆ گەیشتین وەلێت ڕازی بووین و ڕازیت کردین فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای گەورە پەیامەکەی پێدا پێش ئەوەی کە خەبەری شەهید بوونەکەیان بگاتەوە خوای گەورە بە پێیوتن حەفتا برای یەکی یەکیتان شەهید بووە چەند قورسە لەسەر دڵ چەند ناڕەحەتە بەڵام حەفتا دانە شەهید کە خوای گەورە ئەمانە ناوە بابە چییە فەرمێ وەلا تەحسەبەنە الەذینە قوتیلوا فی سەبیل الله ئەمواتە ئێماڵین مرد ڕۆی تیاچوو سەری دانا نەخێر کەسێک لەم ڕێیە سەردانێ سەری هەتا قیامەت بەرزە بۆیە خوای گەورە ئەمانە بەچی ناوە با فەرمێ وەلا تەحسەبەنە الەذینە قوتیلوا فی سەبیل الله ئەموات بە قیاسی من و تۆ تیاچوو بەڵام بە قیاسی پەروەردگار ئەمە شەهیدە و بە زیندوێتی لەناو باشدا ئەمێنێتەوە